ئەبێ دایمەن کورد لەم کەرکووکە یا زوڵمی لێ بکرێ دایمەن کورد بیانوێ شتێک بیانوێکی بۆ ڕێخن تومەی بۆ ڕێخن ئەوەیە سەبەبەکەی هیچ شتێک نییە هیچ بیانوێکیان نییە لەبەر ئەو دوو کوڕە لەبەرەوەی کوردن گەنجن دڵیان بە دنیا خۆشە قەیچێکە سیارەکانیان ئەمریکیە ئاڵای ئەمریکیان داناوە ئێمە چەنەها ساڵە ئاڵای عێراق بینین دەوڵەتەکان ترە بینین یعنی ئەو دوو نمایشیان کۆڵاندە دەقەیەکش بێ بەس ئەو ئەلامیان ڕەت بۆ لێ لەبەرەوەی کوردن چی یاسایە کشێ ئەوانە بگرێت بە چی یاسایە تەوقیف کراون یعنی ئەو قازیە نابێ یاساکە چییە دوو گەنجن نمایشیان کردو وەکو نمایشی سیارەکانی تر وەکو مسابقاتێک دووەلیەکانە بێت هەر ئەوەیە هیچ نییە بەس لەبەر ئەوەی بیانەکەی ئەوەی کوردن ئەبێ دایمەن کورد لەم کەرکووکە یا زوڵمی لێ بکرێ دایمەن کورد بیانوێ شتێک بیانوێکی بۆ ڕێخن تومەی بۆ ڕێخن ئەوەیە سەبەبەکەی هیچ شتێک نییە ئەو دوو گەنجە زانیتیان کوردن لەبەر ئەوەی ئەوان قبول ناکەن لەبەر ئەوەی ئەو دوو گەنجە کوردن نایانەوە کورد لەم کەرکووکە بەسەربەرزی بژێ ئەیانێ دایمەن کورد سەرکوتکەن یعنی لیدن دائیمەن مناڵەکانمان وان هەموو مناڵمان کوا ناوێن هەموو شتێکمان بە حەزەرە یعنی بێ ئاگامان لە خۆمان بێنن لە ناکایەکەوە بمانگیرن لە ناکایەکەوە ئەزیێتمان بدەن مناڵمان هەمووی ترسێ تو ئەگەر لێ جلی کوردیش لەبەرەکە نەترسن بڕاستی تو لە بازارە بڕۆ جلی کوردی لەبەر کە پێیان ناخۆشە بەس وەڵاهی من لە 2003 دوای 2003 دوای 16 ئۆکتۆبر بلەخەس دائیمەن لە بازار جلی کوردیم لەبەر کردووە